هەروەکو جەنابەت باسی کرد ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت ئەو پێشەوا گەورەیە کە بەڕاستی ژیانی پڕیەتی لە دەرس و وانە. یەک لەو وانە گرنگانەی کە بەڕاستی موسڵمان دەتوانێت لە ژیانی ئەبوو بەکر پێشەوای گەورە و جێنشینی سەرڕاستی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم وەری بگرێ، ئەویش بریتە لەوەی کە ئەبوو بەکر لە ئاست حرام و لە ئاست شتێک کە گومانی لێ بووە بەڕاستی زۆر خۆپارێز بوون. ئەبوو بەکر وەکو ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت لە کتابە ڕاستەکەیدا صحیح البوخاری وەکو دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕیوایەتی دەکا و دەجێڕێتەوە و دەفەرمێ پێشەوا ئەبوو بەکر خزمەتکارێکی هەبوو، غولامێکی هەبوو، ئیشی بۆ دەکرد. ڕۆژێک لە ڕۆژان ئەو غولامەی شتێکی هێنایەوە دای بە ئەبوو بەکر، بە پێشەوا ئەبوو بەکر، بە خەلیفە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ئەویش خواردی. دوایی غولامەکەی خزمەتکارەکەی بە ئەبوو بەکری فەرموو ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت، فەرمووی ئایا دەزانی ئەوە چی بوو؟ ئەویش پرسیاری لێکردەوە و فەرمووی چ شتێک بوو، چۆنت پەیدا کرده بوو؟ غولامەکە فەرمووی ئەی پێشەوا ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاریان لێبێت، من لە سەردەمی نەزانیدا فاڵچێتیم بۆ کابرایەک دەکرد، زۆریش لە فاڵچێتیم نەزانی، زۆر لە فاڵچێتی شارەزا نەبووم بەڕاستی، ئەوەندە هەبوو فێڵم لە کابرا کرد، ئێستاش کابرا بەرتەقاو لە بەرامبەر ئەوەی کە ئەوسا بۆم کردبوو ئەوەی پێدا بووم، ئەوەی جەنابی شت خواردت هەر لەوە بوو کە کابرا بەمنیدا بوو. دەفەرمێ ئەبوو بەکر پێشەوا ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت هەستە ئەوەی کە لە هەناویدا هەبوو هەمووی هێنایەوە، خۆی ڕشاندەوە، چۆن دەستی خستە ناودەمی بۆ ئەوەی کە ئەوەی لە ناو هەناویدایە لەبەر ئەوەی پەروەردەبوونی ئەوان لە قوتابخانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوازێک بووە کە حرام نەچێتە هەناویان. بەڕاستی ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەرسێک دەداتە ئێمەی موسڵمانان و شوێن کەوتوانی لە تەواوی دنیا و لە تەواوی سەردەم و کات و ساتەکان کە موسڵمانی ڕاستەقینە یعنی خۆپارێزی لە ئاست لوقمەی حرام، واتە ئەو با بڵێن گۆشتە، ئەو جسمە، ئەو لاشەی ئینسان گۆشت چۆن دەڵێت پەروەردە نەکرێ بە حرام. بەڕاستیەکەی ئەوە وانەیەکی گەورەیە بۆ موسڵمانان و تەواوی شوێن کەوتوانی ڕێبازی ئیسلامی ڕاستەقینە کە شانازی بکەن بە ڕێو ڕێبازی ئەبوو بەکر و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مامۆسا گەورەکەی ئەوە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ و سەڵات و سەلامی خوش لەسەر پێغەمبەر بێت عليه الصلاة.